گەنجێک دکتۆرای هەبوو کاتێکە لە دەرەوە بووم ئەم هێنا کە ڕەتێک خەتیبمان نەبوو هێنام خوتبەی بۆماندا 25 دقە لە ناو پاسێکا ڕێمان کرد باسی کوردم بۆی کرد کە کورد وەختی خۆی کوژراوە و دێی ڕوخاوە بە هەزاران و مزگەوتی ڕوخاوە قەنەعەتی نەئەکرد ئەوی چۆن ملەتێکی وەک ئێوە مسڵمان یعنی واتان لێکراوە لە وڵاتی خۆتان ئەم کابرایە کە خەڵکی حیجاز بوو حکوومەتەکەی لە 88 نەیگەیان بۆ دەستی کە ملەتێک مەزلومە بۆیە ئەوە لە مێشکی خۆتانە بسڕنەوە کاربەدەستانی وڵاتی مسلمانان نوێنەرایەتی وڵاتی مسلمانان ناکەن ئەو پیاوە کە دکتۆرای هەبوو کە کەسێکی خوێنەوار بوو کە لەوێ ئەی خوێنا بۆ شەهادەیەکی زۆر بەرز بڕوات بێوتی ئەگەر دیندار نەبوویتایە و ئەهل مزگەوت نەبوویتا ئێستاش هەموو درۆەکەی یعنی چۆن 100,000 نەفەر ئەکوژرێ لە وڵاتی مسلمانە بەو شێوازە وتم وەڵڵی برا 100,000 زیاتریشە بە هەزاران گوند مزگەوتی تیا بۆ ڕوخا وتی قەت قەنەعەت ناکەم شت وای ڕوویدا بێ بۆیە برایانی خۆم گەنجێکی تر خەڵکی تونس بوو محەممەد تونسی لە معمەلێ بەیەکەوە عیشمانە کرد بەسەرهاتێ زۆر خۆشی بۆم گەڕانەوە وتی مەبەستم ئەوەیە تێ بگەن کە لە وڵاتی مسلمانانە کاربەدەستی وڵاتی مسلمانان خەڵکی داناوە خەڵکەکەی خۆی بکوژێ وتی من خواردمەوە لەسەر جادەیەک لە شوێنێکا شوێنی خواردنەوە کە سرم گەرم بوو کەوتەوە بیرم کاربەدەستی وڵاتەکەمان غەدرمان لێکا دەستم کردە جماندان ئەوە نەمزانی پێچامیانە و دامیانە بەرشەق و کە بەخۆم هاتمەوە بەیانی سیرەکەم محکەمە کراوم و فڕەمیان داوەتە سجنەوە چەند مانگێک کەوتمە سجن سیر ئەەکەم ئەم سجنە وەک مزگەوتە پڕە لە خەڵکی ڕیژدار خەڵکی نوێژ خوێن وتم باشەوە ئێوە من لەسەر مەشروب خواردن گیراوم و دارکاری کراوم باش ئێوە لەسەر نوێژ گیراون وتی ئەکورە بابێ مە هەنێکمان هەیە نیوخانەکانمان دەرکراوە نیوخانەکانیان دەرکرابوو لە زەمانی زەین الفاسدین بن عەلی ئەمجا ئەو ملەتە دوای ئەوەی کەوەها ئەوی لادا خوای گەورە بۆیانی گۆڕی بە قاید باجی سبسی کە ئێستاکە ئەڵێ ئەبێ بگەڕێینەوە ئافرەت لە پیا و گەورەتر بێ لە وڵاتەکەمانە بۆیە برایانی خۆم ئەم گەنجە وتی لەوە بۆم دەرکەوت لە وڵاتی ئێمە کە ئەو کاتە هاتبوو پەنابەر بوو وتی لە وڵاتی ئێمە نوێژکەی هەر تێت هەڵئەدرێ سەرسەریبی هەر تێت هەڵئەدرێ ئیلا مەگەر ببی بە عەبد و بە کۆیلە ئەمجا نەجاتت ئەبێ جێی خۆیەتی برایانی خۆم پێتان وایە میانمارێکی مەزلوم کە 3-4 ئافرەتیان ساڵانێکی پێش ئێستا کە ئێستا وەزعیان زۆر خراپە بە هەزارانیان لێ ئەکوژرێ لە مودەی یەک هەفتەیەکا 125,000 لێ ئاوارە بووە بە هەزارانیان لێ ئەکوژرێ لەم سەردەمەیە کە فەیسبوک هەیە کە تویتەر هەیە کە یوتوب هەیە کە ئەنتەرنێت هەیە کە هەزاران قەناتی عەرەبی و کوردی و ئەمریکی و فەڕەنسی و ئیسپانی هەیە یەک وڵاتی مسلمان نەیتوانیەوە بچووکترین حرەکە بکات ئەزانی بۆ لەبەرەوەی کاربەدەستەکانمان وەکو هندیەکەوان لەبەر ئەوەی کۆمپانیاکانیان لەدەست ئەچێ لەبەر ئەوەی وڵاتەکەیان لەدەست ئەچێ چووکەم بۆ بەکرێ دایانیان ناوە ئەڵێن ئەمە ڕێگەکەتە و ئەمە جێگەکەتە لەمە زیاتر بڕۆی لە ناو ئەچیت بۆیە خۆشەویستانی خۆم پێم ناخۆشە هەتا ئێستش زۆرێکتان خوێنەوارن ئەڵێن وەڵا ئەگەر عەرەب شتێکی بۆ ئێمە بکرای ئەنفال کراین قسەیەکیان نەکرد برایانی خۆم ئەوانیش وەکو تۆ مەزلومن ئەوانیش لە وڵاتی خۆیانە مستەضعەفن ئەوە تا بڕۆ وڵاتی مسلمانان 800,000 مسلمانی وەکو تو لە ئەڵمانیا نان و ئاو و خواردنی ئەدرێتێ لە یەک وڵاتی مسلمانە جێی نابێتەوە بەڵام لە وڵاتی ئەوان کە وڵاتی قیمەی مەسیحیەت و قیمەی لیبراڵیەتە لە وڵاتی ئەوانە جێیان ئەبێتەوە کەواتە مسلمان لە وڵاتی خۆیان مەزلومە تۆ هیچ کاتێک بۆت نییە گاڵتە بە مصرێک کە دیفاعی لێت نەکردووە لە 88 چکەم 88 نە ئەنتەرنێت هەبوو نە مۆبایل هەبوو نە تەلەڤیزۆن هەبوو تۆ دەنگت نەئەگەیشت بە ئەوان عوزریان هەبوو بۆ قیامەت خۆ ئێستاکە عوزرێکیش نییە کەواتە ئێستاکە کاربەدەستی وڵاتی مسلمانان ئێوە خۆتان بیرکەنەوە گومانی ئەوە ئەکرێ بەشار ئەسەد بتوانێ هاوکاری میانمار بکات لە کاتێکا ملیۆنێک خەڵک لە وڵاتەکەی خۆیان کوژراوە بەدەستی خۆی و حکوومەتەکەی بۆیە مسلمانانی خۆشەویست إن الله يدافع عن الذين آمنوا بۆیە مسلمانانی خۆشەویست ئاگاتان لێبێ قیامەتی خۆتان مەدۆڕێنن پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده هەر کەسێ لە ئێوە تاوانێکی بینی نامعقوڵی بینی گەندەڵی بینی ماڵکاولی ملەتێکی بینی فليغيره بيده با بەدەستی بیگۆڕێت فإن لم يستطع فبلسانه ئەگەر ئەوەشی نەتوانی با بەدەم بیگۆڕێت بەڵام برایانی خۆم ئێمە بەدەستمان لەگەڵ هەرچی کاربەدەستی خراپەیە لە زەمانی 60ەکان بەدواوە
تۆ داوای چی لە خەڵکی مسری داماوەکەی 8 ملیۆن مسلمانن هەر لە زمانی عەبدناسر و سژنەکان پڕ بوو لە مسلمان دوای ئەوە سادات هات دوای ئەوە حوسنی مبارەک نامبارەک هات زەین العابدین عەلی عەبدوڵڵا ساڵح سەدام حوسێن قەزافی بوتەفلیقە کە ئێستاکە لە ئەنتەرنێتەوە حکمی جەزائیرەکە جەزائیرێک 1 ملیۆن شەهیدیدا بەس بۆی فەڕەنسیەکان لە وڵاتەکە دەرکا داوا لە کیەکەی مسلمانی بەڕێز هەر کاتێ لێت قەوما یەک شوێن هەیە بۆی بڕۆی ئەویش ئەوەیە سیهامی لەیلت هەیە و داوا بکەی بڵێ خوایە بۆ خاتری گەورەی خۆت زەلیلم نەکەی لە بەردە زاڵم و ستەمکار و ناموسەکەم هەتک بکرێ دڵنیا بە برایانی خۆم ئێستاکە گەر ئەم وڵاتەی ئێمە داگیر بکرێت ژنمان هەتک بکرێ مناڵمان زیندە بەچاڵ بکرێ یەک وڵاتی مسلمان نییە دیفاعت لێ بکە ئەویش بە هۆکاری کاربەدەستەکانیان نەک خەڵکەکە لەوە دڵنیا بن لەوەی کە کەس بەهانای مسلمانانەوە ناچێت ئێستاکە ئەوەی کەوەها لەسەر حکمە کەوەها خەڵکی مسلمان ئەباتە ڕێوە خۆشەویستی دنیا ويجعل في قلوبكم الوهن ئینسانیش خۆشەویستی دنیا چوو بە دڵیا نە غیرەت ئەمێنێ نە ئینسانیەت ئەمێنێ ئەوە تا خوای پەروەردگار وڵاتی مسلمانانی چی لێ کرد برایانی خۆم عەمری کوڕی عاسی گۆڕیەوە لە ئەفریقیا بە قاید باجی سبسی بە بوتەفلیقە بە سیسی و بە حەفتەر ئەمانەی کردوتە حاکمی وڵاتی مسلمانان ئەوەش خۆمانین مسلمانی بەڕێز ئەوە داوا لەوە نەکەن جارێکی تر بتوانن سەربەرز بن و لە وڵاتی خۆتانە هەڵسن و دانشن خوای پەروەردگار سەلاحەدینی ئەیوبی گۆڕیەوە بە دەحلان و بە مەحموود عەباس و یاسر عەرەفات کە نۆبڵی ئاشتی وەرئەگرن لەگەڵ ئەم ڕئیسەی میانمارە کە ئێستا مسلمانانی تیا ئاکوژرێ خەڵاتی ئاشتی وەرئەگرن ئاشتی خەڵاتی ئاشتی ئەدرێ بە کەسێک جاش بێ ئەدرێ بە کەسێک خوێن ڕێژ بێ ئەدرێ بە کەسێک زاڵم و ستەمکار بێ ئەو جاباسی کاربەدەستانی کەندا و هەر مەکەن ئەگەر یەک تۆزێ بەناو ئەنتەرنێت و وێبسایدەکانە بگەڕێن فەزاحەت و ماڵکاولی وڵاتی مسلمانان و نەزیفی بوجە و موچەی خەڵک ئەبینن بە چاوی خۆتان